سڵاتانێ بێ دیارە ئەم هاوڵاتیانەی کە لێرەن کاسبکاری مەزادخانەکەی سەرەوە لەناو بازاڕی سلێمانی باز دەوەکەن لە ڕۆژی هەژدەی ڕەمەزانەوە تاوەکو ئێستا ڕێگای ناردنی ئەم کەلوپەلانی کە دەیکڕن ڕۆژانە ئەم بابەتانە ئەمانە ئەم کەوانتەر و ئەم شتانی دەسی دوانە ڕێگان لێ گیراوە لەلایەن سەیتەرەکانی خانەقین و کەرکووکەوە ناڵن شتومەکەکانیان بڕوات بەرەو خواروی عێراق هەر بۆی ئەمڕۆ گرتبوونەتەوە و داوایەوە دەکەن کە لە نەپەیوەنددارەکان بە دەنگیانەوە بڕۆن و ئەو حاڵەتەی کە بۆیان دروست بووە نەمێنێ کۆتایی پێبێت لێسەوە داوایەوەکەن کە لە نەپەیوەنددارەکان بێنە سەر خەد و ئەو کێشەی کە هەیەە بۆیان چارەسەر بکرێت هەمویان کاسبکارن لێرە بەشێکیان کوردن بەشێکیان عەرەبن جوملەتین بەشێکی دیکەشان کە کەلوپەل و کاڵا ئەکڕن لێرە برام مامە گیان سڵاو لێبێت ئێوە لە مانگی ڕەمەزانەوە ڕێگەیتان لێ گیراوە چەندێک زیانمەند بوون؟ والله هەتا خوا حەزکە زیانمەند بووین بەڕاستی زیانمەندی چییە؟ زیانمەندی ئەوەیە کە ئێمە ئەوە تا بڕۆ هەموو مەغزانەکەم گەڕێ بە کامێرەوانەیە مەغزەن نییە شت بگرێت ئەمە زیانمەندیە تۆ شتەکە ئەگری پارەکەی پێیکە بۆ نەفرۆشێ زیانمەندیە داوای چیەکەن؟ وڵای داوامان چیە؟ دیاوامان ئەوەیە کە سەیتەرەکان بکرێتەوە لە پێناوی چییە؟ ئێمە ئەوانەڵەن کورد و عەرەب برایە ئەمە برایەتێکەیە برایەتێکەمان لە شوایە کە ڕێگەمان لێ بژیرەیە باشە سارە بە بەرتیل وشت داخڵە بێت؟ بە بەرتیل بە دەست 10 گەڵا 15 گەڵا تیاتی بە 20 گەڵا داخلیەکە یعنی ئەما گەڕێتەوە چی؟ ئەنجا کە سەرۆکی عێراق کە کووردە دەسەڵاتی نییە بەسەر وەک وەزیرانە بۆ لێوێ دانیشتووە ئیشی چییە؟ دانیشتووە بەس قسەی زلکات نەخێر بێتەوە ناو کوردەکەی خۆی دانیشێت با هەر کورد و عەرەب با برا نەبێت بەڕاستی ئێمە برایەتیمان ئەوە ناوێت بەڕاستی کە ڕێگەمان لێ بگیرێ و خەڵک زیانمەند بێ و ئین بێت دەست خۆش هەموو دوکانەکان باس ئەماش دوکانەکانیان پڕیان بڕن لە عەشیا بۆ شازی کە دەیبینن پڕبوون لە عەشیا و شوێنی نادنیان نییە و ناتوانن شت بکڕن و ناشتوانن شت بفرۆشن بۆیەوەی کە ڕێگەکە داخراوە داوا دەکەن لایەنی حکوومەتی عێراقی ڕێگەکەیان بۆ بکاتەوە و بە ئاسانیوانیش کار و کەسابەتی خۆیان جێبەجێ بکەن.